خۆشەویستان ساڵتان لەبێ خۆشحاڵی ناڵقەیەکی نوێی بەرنامەی هەرزاڵ بە دیداری ئێوەی خۆشەویست شادەبینەوە. خۆشەویستان میوانی ئەم جارەی بەرنامەی هەرزاڵ خاتونێکە کە ساڵانێکی زۆرە خزمەت دەکات لە بواری یاسادا، ئەویش خاتوو تەلار محەممەد لەتیفە ناسراوە بە تەلاری محامی. من ناوم تەلار لەتیف محەممەد لە ساڵی 1970 لە گەڕێکی دەرگەزێن لە دایک بووم لە شاری سلێمانی و قۆناغەکانی خوێندنم سەرەتایی لە مەکتەبی سەرەتایی هەبوو خانزاد و گەلاوێژیان پێ ئەوت من لە مەکتەبی خانزاد بووم لە ئیبتیدایەکەی، دواتر لە پۆلی چواری ئیبتیدایی چوومە مەکتەبی ڕووناکی لە گردەکەی سەرچنار، دواتر لە بەروی ماڵمان هاتە سەرچنار، دواتر هاتمە مەکتەبی لە بڵین عدادیە و متەوەسطەوە عدادیشم لە مەکتەبی سەرچنار تەواو کرد، دواتر بۆ قۆناغەکانی 5 و 6 عدادیە لە مەکتەبی سۆلاف، دواتر دوای ئەوەی کە دەرەجەم هێنا لە شەشە لە کۆلێژی یاسا وەرگیرام لە زانکۆی سەلاحەدین و قۆناغەکانی دوای تەواوکردنی قۆناغەکانی زانکۆ ڕاستەوخۆ کاری پارێزەرایەتیم دەست پێ کرد کە لە ساڵی 1996ەوە بە بێدا بڕان هەتاوەکو 2013 و ئەوەش بوو وای کرد زیاتر کە ناسناوی تەلاری محامیەکان پێداوم و بۆش ناوە ناسراوم بە بەردەوامی کارەکانم دەست پێ کردەوە، دواتریش لە 21 چواری 1999 لە یەکێتی ژنان کارم کردو و پارێزەرێت بۆ خۆبەخشانە کارمان کردووە بە بێدابڕان تاکو ئێستا کە پلەی ئەندامی سکرتارێت یەکێتی ژنانم هەیە و ڕۆژانە لە ڕێگەی بەشی یاسای یەکێتی ژنانەوە ئەو کێشانەی ژنان کە هەبووە هەمیشە بە بەردەوامی کارم لەسەر کردو و بەردەوام بووم لە گوێگرتن و کارکردن لەسەر کەیسەکانی ژنان لە ناو یەکێتی ژنانە چ لە شڵتەری لانەی ئارام کە هەر سەر بە یەکێتی ژنان بوو، چ لە کارکردن لەسەر ئەو پرۆژانی کە پێشکەشمانە کرد لە ڕێگەی یەکێتی ژنانەوە پرۆژە یاساکان بۆ لایەنە پەیوەندیدارەکان و هەروەها ئەندامی دەستەی باڵای یەکێتی مافەرۆرانی کوردستان بووم لە 2003 بەردەوام لەو قوخولەیە کاری جدیمان کردو بۆ بەدیهێنانی مافەکانی مافبەرۆران بەبێ جیاوازی و هەروەها کارمان کردو بۆی ئەو قۆناغە یەکێتی مافەرۆران قۆناغی گرنگ بێ و کار لەسەرۆ بکەین کە هەمیشە مافەرۆرە بتوانێت کار بکە بۆ بەدیهێنانی مافە یاسایەکان و کار بکە بۆ ئەوەی کە ئەو چین توێژانەی کار لەسەر یاسا ئەکەن لە هەموو شوێنەکانە کە هەند چ لە ناو دامدەستگاکانە چ لە ناو حکوومەتە هەمیشە پێگەیەکی بەهێزیان هەبێ بۆ بەدیهێنانی مافە یاسایەکانی هاوڵاتیان بەبێ جیاوازی و خاڵێکی کە من دواتر لە قۆناغەکان کارکردما درێژم پێدا و کارم لەسەر کردووە ئەوەیە کە لەگەڵ ڕێکخراوەکانە هەمیشە بەردەوامی هەبووە و دەستەی دامەزرێنەری دوو ڕێکخراو بووم، یەکێکیان ڕێکخراوی پەیمانگای کوردی بۆ هەڵبژاردن کە تایبەت بوو بە هەڵبژاردنەکان و کێشان پەیوەندیدار بوو بە سنتەری مافی مرۆڤ بەربێدان و مافی مرۆڤ کە بە DHRD ناسراوە، ئەو دوو ڕێکخراوەش کە دەستەی دامەزرێنن بوو سەرەتا DHRD لە بەشی کارگەڕی کە کارمانە کرد چەندین پرۆژەمان پێشکەشە کرد بە تایبەتی پرۆژە هۆشیارەکان و بۆ ناو هەرێمی کوردستان بە تایبەتی بۆ شاری سلێمانی، دواتر دوای پرۆسی ڕزگاری عێراق لە ناوچەکانی جێناکۆکەکانیش بە هەمان شێوە چەندین وەرکشۆپمان کردووە بە تایبەتی ئەو کاتە لەسەر دەستور لەسەر مافە یاسایەکان لەسەر مافە دەستوریەکان چونکە ئێمە لە قۆناغەکانی نووسینەوەی دەستوری عێراق بووین زۆر گرنگ بوو کە بە تایبەتی بۆ ئەو ناوچانە بۆ پاراستنی مافەکانی کورد لە ناوچە کوردستانیەکان کارمان لەسەر ئەو دۆسیانە ئەکرد و دواتریش بە بەردەوامی کارمان لەسەر دۆسیەکان پاراستنی مافەکانی ژنان و مافەکان مرۆڤ بە گشتی کردووە و لە 2009 کاندید بووم بۆ خولی پەرلەمان و لە 2013 جاری کاندید بووم بۆ ئەوەی کە لەو خولیا دەرچوین و بۆ ماوەی 5 ساڵ چونکە ئێمە بەهۆی ئەو دۆخە سیاسی کە لە هەرێمی کوردستانە ڕوویە و بەهۆی داخستنی پەرلەمانەوە ساڵێکی کە دۆخی بڵین خولی پەرلەمانی چوارەم درێژ کرایەوە بۆ درێژەمان بە کارەکانماندا لەمای ئەو 5 ساڵەیە و لە پێشتریش لەو ماوەیە چەندین دۆسی گرنگ هەبووە کە کارم لەسەر کردووە، دۆسی هەڵبژاردن بۆ هەروەها ئەو دۆسیانەی کە پەیوەندیدارە بە خولی تەوعیەکردن لەگەڵ ڕێکخراوی وادی ئەڵمانی لەگەڵ ڕێکخراوی یەکێتی ژنانە و چەندین پرۆژە یاسا هەبووە کە پێشکەشمان کردووە کە بەشداریش بووم تێدا سەرەتا بۆ هەموار
هەموارکردنەوەی یاسایباری کەسێتی لە 2010 و دواتر بۆ هەموارکردنەوەی یاسای سزادانی عراقی یاسای نەهێشتنی لەشفرۆشی و هەروەها ئەو یاسایی کە پەیوەندیدارە بە مافی مناڵانەوە کە چاوپێکەوتنی مناڵانەوە بەشێکە هەر لە هەمواری یاسایباری کەسێتی لەگەڵیشە چەندین بڵین سەرنج و پێشنیارمان پێشکەش کردووە بۆ داڕشتنەوەی یاسای نێشتنی تونتیژی خێزانی کە ئەمە زۆر گرنگ بوو یاسای لە 2011 دەرچوو و بۆ هەردوو یاسای 2010 و 2011 کە بۆ ماوەی ساڵێک زیاتر ڕێگر بوون لە کارپێکردن پێی لە ڕێگای دادگاکان و لە ڕێگای یەکێتی زانایانەوە بەڵام ئێمە چەندین خۆپشاندان کرا هەتاکو ئەو یاسانە کاری پێ بکرێ و بە بەردەوامی کارمان لەسەر و بەشداریش بوون لەو خۆپشاندانە هەتاکو توانیمان ئەو یاسانە بچەسپێنێ بە شێوازی ئەو یاسانەی کە پەیوەندیدارە بە ژنانەوە کە هیچ ڕێگریەکی یاسایی و شەرعی تێدا نیە ناکرێت هیچ بیانوێ بدۆزێتەوە هیچ پیاوەساوی بدۆزێتەوە بۆ ڕێگریکردن لە بەدەستهێنانی مافەکانی ژنانە بەشدار بووین لەو پرۆسەیە و دواتر هەر لە 2005 لە ڕووی سیاسیەکەیشەوە جگەلەوەی لە ساڵی 1993ەوە ئەندامی کۆمەڵی خوێندکاران بووین بۆ بەشدار بووین لەوێ دواتر درێژەمان بە قۆناغەکانی سیاسەتیشدا دیسان لە ڕێگەی ئەوەی کە لە 2005ەوە لە بەشی هەڵبژاردن کە کاتە بەشێک بوو لە مەکتەب ڕێخستن ئەندامی دەستگای هەڵبژاردن بووم هەتاوەکو ئێستاش دواتر کە بوو بە مەکتەبێک لە مەکتەبەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانیش ئەندام مەکتەبم لە دەستگای هەڵبژاردن و ئەو کاتێک کە لە پەرلەمانیش بووم بە بێدابڕان لەسەر ئەو پرۆسانیش کارمان کردووە کە پەیوەندیدارە بە هەموارکردنەوەی یاساکان پەیوەندیدار بە هەڵبژاردن چه هەڵبژاردنەکانی کوردستان چۆنی پەیوەندیدارە بە ئەنجومەنی محافەزە چ بەشدار بووین لە سەرنج و تێبینیەکانیشمانە بۆ هەڵبژاردنەکان بۆ پرۆژە یاسانی کە پەیوەندیدارە بە هەڵبژاردنەکانی عێراقیش کە تایبەت بێ بە دۆخی کورد و هەروەها پرۆسەی بەشداریش کورد لە هەڵبژاردنەکانی عێراقیشە. و بەشێک لە کار و چالاکیەکانیشمان ئێمە پەیوەندیدارە بەوەی کە ئێمە چی بکەین لەوەی کە جگە بۆ ژنیش بە شێوەیەکی عام بۆ مافەکانی مرۆڤ چی بکرێ. لە قۆناغەکانی پەرلەمانی کوردستان چەندین پرۆژە یاسا پێشکەش کرا لەوانە نێشتنی بازرگانیکردن بە مرۆڤەوە کەەوە زۆر گرنگە کە ئێمە کار لەسەر ئەو دۆسیانە بکەین بە گشتگیری و هەروە چەندین پرۆژە یاسامان پێشکەش کردووە بۆ ئەوەی کە نزیکەی 150 پرۆژە یاسا چوەکو فراکسیۆن چوەکو تەنیا لەگە فراکسیۆنەکانی کە واژۆم هەیە لەسەری پێشکەشمان کردووە پەیوەندیدارە بە سەرجەم کێشەکان لە هەرێمی کوردستان و بەشداربوونەوەی کە ئێمە چی بکەین کە بە یاسا دۆخی هاوڵاتیان چاپ بکەین و خۆشگوزەرانی بگەڕێنەوە چونکە بەڕاستی پەرلەمان سەرچاوەی یاسادانانە بەڵام ئەبێت کار لەسەر ئەو یاسانیشکەی کە چۆن ئەبێتە هۆی خۆشگوزەرانی و چاکنی بارگوزەرانی خەڵک ڕاستە لەو کاتایە دۆخی سیاسی لە هەرێمی کوردستانە بە شێوازێ بوو بۆ مای 2 ساڵ پەرلەمان داخرا بەڵام لەو 2 ساڵشە ئێمە کارمان لەسەر ئەو پرۆژە یاسانە ئەکرد کە لە دوای کارەکردنی پەرلەمان چۆن چی بکەین کە کاری لەسەر بکرێ و بە تایبەتی لەو دۆخەی ئێمە کە قەیدیانێکی سیاسی و داراییش هەبوو لە پەرلەمان و لە هەرێمی کوردستان بەگشتی ئەمە وای کرد کە کۆمەڵی پرۆژە یاسا کە زۆر گرنگە کاری لەسەرکەنش پرۆژە یاسای چاکسازی بوو کە ئەویش پەیوەندیدارە بە هەموو هاوڵاتیان لە هەرێمی کوردستان و نەهێشتنی گەندەڵی بە تایبەتی لەسەر ئەو پرسانەی کە پەیوەندیدارە بە نەهێشتنی ئەو دامەزرانانی کە هەندێک کەس کە دامەزراون ئەو وەزیفەیان نەبینیوە یان ئەو وەزیفەیان نەکردووە و بەو پلێ ڕاستەوخۆ تەقاعود بوون بۆ نە بە پلەی وەزیری یان وەکیل وەزیری زیاتر ئەو دوو پلەی تێدا بوو و کارمان لەسەرەوە کرد کە ئەو موچە پاشەکەوتکراوانەی کە کراوە چۆن لەنا ئەو یاسایە جارێکە و موچە پاشەکەوتکراوان بە یاسایی بکرێ و بگەڕێتەوە بۆ هاوڵاتیان وە زەمان بکرێەوە ئەو پارەی کە لەو یاسایە جارێکە کە پاشەکەوتەکرێتەوە چی بکەین بۆ ئەوی بدرێتەوە بە تایبەتی بە خاوەن پێداویستی تایبەت و بە کەسوکاری شەهیدان نوەکانمان لەسەر ڕێخستنەوەی هێزەکانی پێشمەرگە کردوێتەوە بە تایبەتی هێزەکانی 1970 کە بنە هێزێک کە بەبێ جیاوازی و هیچ مۆرکێکی حیزبی پێوە نەبێت بەڵام ناشکرێ هیچ حیزبێک زاڵ بێ بەوەی کە تۆ لە ناو هەرێمی کوردستانە سلکی عسکەری تەنها بۆ ئەو بێ ئەمە بە شێوازی ناو یاسا چاسازیە جێگامان کردووە جگەلەوەی لە چەندین پرۆژە یاسایی کە بەشدار بووین لە نێویاندا ئەو یاسانەی کە پەیوەندیدارە بە بەرزکردنەوەی ئاسی ژنان و بۆ ناوەندی بڕیار کەش لە ساسی ژنانە ڕاستی ئێمە خۆمان باوەڕمان بە کۆتانیە حەزەکەین ژنان بە دەنگی خوان بڕە بەڵام لە ئێستا لە هەرێمی کوردستان و لە عێراقیش بەگشتی دۆخێکە
يعني کەمتر يعني ژن بەدەنگی خۆی ئەڕواوە بینیشمانە بە تایبەتی لە دوای نەخۆشی کەوتنی مام جەلال کابینەیەک لە دوایەکەکان لە هەرێمی کوردستانەوە بە تایبەتی پشکی ئێمە سێرەکەین ڕێژەی ژنان کەمتر بوو. بۆیە وە لە کابینەی حوت و هەشتیش بە هەمان شێوە بۆیە ئێمە کارمان لەسەرەوە کرد کە ئێمە هەمیشە یەکێتی نیشتیمانی پێشەنگە لەوەشا پێشەنگ بین بۆی کە ئەو یاسامان پێشکەش کرد کارمان لەسەر کردووە چۆن هەمیشە مام جەلال بۆ بەدیهێنانی مافەکانی ژنان پێشەنگ بۆ لەوەی کە یەکەم هەموارکردنەوە یاسای باری کەسێتی کە بە بڕیاری 62 یاسای سزادانی عراقی بە بڕیاری 59 کە لە 21 2001 کاری لەسەر کرا کۆلێشا بەشدار بووین بۆی کە ماوەیەک وەستێنرا بۆی کاری پێنەکرێ بەڵام بە خۆپشاندانێک ئەو کاتێک سەر مام جەلال تەکیدی لەسەرەوە کرێەوە کە پێس ئەو یاسانی پەیوەندیدارە بە ژنان کاری لەسەر کرێ و جێبەجێ بکرێ وەکو خۆی ئەو یاسانە جێبەجێ کرا و کاری لەسەر کرا و کارمان لەسەر کرد کە لە ڕێگای بەڕێز مام جەلالەوە یەکەم دادوەری ژن کە حاکم گەلاوێژ بوو لە سلێمانی دامەزرا و دواتر 4 دادوەری کە دامەزران کرد 4یان ژن بوو بۆیە ئەمە ڕێچکەشکێن بوو بۆی کە ژنانیش لە دەسەڵاتی دادوەری بە هەمان شێوە بێنەکایە بۆیە ئێمە لە هەمواری یاساکەیە بۆ بەشداری ژنان تەنها تەرکیز ماخص بۆ سەر دەسەڵاتی یاسادانان و دەسەڵاتی جێبەجێکردن چکە دەسەڵاتی دادوەری ڕێکار و مەرجی خۆی هەیە بۆ بەشداریکردنی ژن وەستاش ئەلحەمدوللا ڕێژەیەکی بەرچاو لە ژنمان هەیە لە داواکاری گشتی لە دادوەر کە ئەمە کارێکی باشە لە ناو دەسەڵاتی دادوەریە. وایەکێک لەو پرۆژانەی کە زۆر گرنگ بوو کارمان لەسەر کرد پرۆژە یاسای سۆشیال بوو ئەش بۆ سەربەخۆیی ژنان و سەرجەم بڵین چین توێژەکانیشی تێدا بوو بەڵام ئێمە زیاتر کارمان لەسەر دەخلی ژنان کرد بۆ ئەوی کە بتوانین لە ڕێگای سەربەخۆی ئابووری ژنانەوە کاری جدی بکرێت چکە لە کارکردنمان لەسەر هەموارکردنەوەی یاسای لەو یاسانە لەسەر دەستوری عراقیش و هەروە لە دەسەر ڕەشنووسی دەستوری هەرێمی کوردستانیش چەندین سەرنج و پێشنیارمان هەبوو کارمان لەسەر کردو وەکو خۆشم مناڵی یەکەمی عیلە ینی خێزانەکەی خۆمانە کە خاوەن دوو خوشکی کە و دوو برام هەبوو دایکم ئاسی خوێنەواری بڵین کەسێکی نەخوێنەوار بووە ژنی ماڵەوە باوکیشم فەرمانبەر بووە بەڵام لەگەڵەوەیشە بە هەردووکیان کاریان لەسەرەوە کردووە کە هەمومان خاوەن بڕوانامەین و لە ناو عیلەکەیشە دائیمەن ئەعتیمادێکی کولی هەبووە لەسەر من و بە شێوازێک بووە کە وەکو ڕەفیق وەکو هاوڕێ دائیمەن لەگەڵ خوشک و براکانی کەشما بوون و لە ژیانی خۆشمان دائیمەن حەزم کردووە کە بە شێوازێ بمیان بمە مامۆستای نزیک بەڵام لە شەشا لەبەرەوەی نمرەکەم زۆر بوو و زیاتر باوکم حەزی بەوە ئەکرد کە لایین بم لە بچمە کولیە و قانونیش وەرگیرام حەزی زیاتر لێ بوو بۆیە تەنازولم نەکرد بۆ ئینگلیزی لە قانون مامەوە و دواتریش محامات دەکەم کرد زیاتر لەبەرەوەی حەزم لەوە نەبوو تەعین ببم محامات زیاتر سەربەستێک ئەیاتێ بەکارەکە زیاتر حڕیەتێکی هەیە لەوەی چکەی سێوەرەگری چکەی سێوار ناگری لەکوێ ئیشەکەی لەکوێ ئیش ناکەی ئەمە وا لێکە شخصێتێ بۆ خۆ دروستکەی ینی وا لێکە کە بتوانانی ڕاستە لە ڕووی ئابوووریەوە ینی بۆ ماوەیەک ناتوانانی بۆ شێوازەبی تۆ هەموو کەی سێوەرگری لەوانەیە زووتر ئاسیب ئابوووریەکەت بەرز بێتەوە بەڵام ئەو گرنگ نییە تۆ نابێ پیشەی پارێزراتی وەکو تیجارە سێرکەی ئەبێ وەکو لایەنە ئینسانەکەی سەرکەیت و کاری لەسەرکەی چونکە چەندێک تۆ ئەتوانی لە ڕووی ئەوە و بژێوەیەکی خۆت وەریگری بەڵام لە ڕووی ئینسانەکەی شۆ زۆر گرنگە جگەلەوەی لە ڕووی ئەوەی شۆ ئەتوانێت دوا دەرت بتکا بە کەساتیە کە تۆ لە ڕووی کۆمەڵاتی لە ڕووی سیاسی لە ڕووی قانونیەوە سوودێکی باشی لە بین و کاری لەسەرکەی بۆی من زیاتر بۆ هەنگاوانە کارمان لەسەر کرد و ئیشم لەسەر کردووە. ئێمە هەمیشە گرنگە قەزەی پارێزەراتی بەڕاستی شتێکی زۆر بوون کە ئێستا زۆر حەزم پێێتی و لەسەر ئەو پیشەیەشم هەر بەردەوام بووم هەتا لە دوای ئەو 5 ساڵی کە لە پەرلەمان ناکرێ کاری پارێزەرایەتیکە بەڵام هەمیشە ئەو هەوی خۆم هەر تازە کردوێتەوە بۆی کە ئەو سفێم هەر هەبێ و لەسەر کارەکانی خۆشم بەردەوام بم. بەڵام لە مەرحەلەی پێش ئەوەی کە بچمە ئادادیە لە پۆلیسی متەوەستا ئەو کاتە بۆی خراپی باری داراییمانەوە و بیرمان لەوە کردەوە کە تۆ لە شەشە ئەبێ بچیتە شارێکی کە بخوێنی باری دارایی ئێمەش ینی لە متەوەسط بوو زۆر نەمانتوانین لەبەرەوە کاتە
بیرم لەوە کردەوە کە بچمە دارالمعلمات هەبوو ئەو کاتە بچینە ئەوێ بەڵام ئەو کاتە کە تەقدیمم کرد دەرەجەکەشم زۆر بوو لە سێ یەکەمی مەکتەبێکی خۆمان بوو کاتە کە چوومە ئەوێ ڕاستەوخۆ پرسیاری ئەوان کرد کە ئایا هیچ خزمەتێکی هەیە منیش بەڕاستی بیرم لەوە ئەکردەوەم زانی خزمەتی چی بڵێ تێنەگەشتین کە ئەمە مەبەستی لە بەعسی بوونە لەبەرەوە ئەوە بە هیچ شێوە ئەوەمان قوبڵ نەکرد ڕاستەوخۆ یەکسەر فۆرمەکەم وەرگرتەوە هی تەقدیمەکە تەقدیمم نەکرد ئەو کاتە باوکم قوبوڵی نەکردی بە هیچ شێوەیەک چونکە هەرچۆنێک بێت لەو کاتەیە وتیە بێت ئەعدادەکە تەواو بکەی لەوە باش کە باوکم ئەندامی کۆمەڵی ڕێخستنە دێرینەکان بوو و ئەوتەی لە بیریشم بێ هەر ڕۆژێک حەزمە کرد بەیانیەک بیرم بێ و باوکم لەگەڵ لەسەر سفرە لەگەڵمانانی بەیانی بخوا بەڵام هەمیشە بەهۆی ئەوەی کە لە ناو ڕێخستنەکانە بۆ بە تایبەتی شەوان تا دەمە بەیان ئەو شتانی کە پێی ئەسپێرا بەڵاویانە کردەوە لە ناو شارە کاری ڕێخستنەکانیانە کرد هەمیشە لەو کاتانەیە ون بوو لێمانیان بەڵام ئێوە چکە مناڵ بوو هەستمان ناکرد کە ئەو لەگەڵ ڕێخستنەکانە کاری کردووە بۆیە ئەو کاری باوکم و ئەو شێوازە ئیشکردنی باوکم و هەروە نەنکیشم کە دائیمەن لە ڕێخستنەکانە کاریان کرد وە پورەکانیشم بە هەمان شێوە ئەمە وای کرد ئەو ڕچکەیە ئێمە بەردەوام بووین ڕاستە تەمەنمان بڵین بە حکمەوەی کە دوای 92 ئێمەش دەستمان کرد بە چوومە ناو ڕێخستنەکانەوە لە کۆمەڵی خوێندکارانەوە دەستم پێ کرد بەڵام وەکو ئایلە هەر ئایلەیەک بووین کە هەمیشە یەکێتی و هەروەها هەمیشە ناو ڕێخستنەکانە خێزانەکەشم کاری کردو بۆیە ئەمە وای کرد کە درێژەی کارکردنی سیاسیشم بەدواوە بێت و بەو هەنگاوە لەگەڵ کاری پارێزایەتیم کارە حیزبەکەیشم لەگەڵە درێژە پێ بم و هەمیشە بەڕێزمان جەلال لە ڕێگەی یەکێتی ژنانی شەوەکە لەوێ حامیان بووم و دواتش ئەندامی سکرتاریەت لە ڕێگەی ئەویشەوە زۆر پرۆژەی باش کاری باش و ئەوش هەمیشە پاڵپشتێکی زۆر جدی بوو بۆ بەدیهێنانی ئەو پرۆژە یاسایانە و بردنە ناوی ئەو پرۆژە یاسایانە بۆ پەرلەمانی کوردستان و پاڵپشتیشمان هەبوو بەڕاستی زۆر گرنگ بوو بە تایبەتی لە نووسینەوەی دەستوری عێراقا زۆر پاڵپشتی کردین جگەلەوەی لە هەردوو بڕیاری 1659 بەڵام لە دەستوری عێراقیشە چەسپاندنی بڕگەی باوجیم لە مادەی 2 لە دەستوری عێراقا بەڕاستی ئەوە پاڵپشتی مام جەلال بوو لەبەرەوەی وتی ئەبێ هەموو ئەو یاسانی کە دەرئەچن لە عێراق بڕگەی ئەلف هەبوو کە ئەوان عێراقیان چەسپاندبیان ئان و نابێت دژی سەوابتی دینی ئیسلام بێ بەڵام ئەو کە بڕگەی باوجیمەکەی چەسپان نابێ هیچ یاسایە دەرچێت دژی مافەکانی مرۆڤ و بنەماکانی مافی مرۆڤ بێت کە ئەمە نەک تەنها بۆ عێراق بۆ هەرێمی کوردستانی زۆر باش بوو بۆ دەرچوونی یاساکان لە کوردستانیش زۆر کارمان لەسەر کرد و زۆر باشتر بوو. تۆ لە سەرەتایە کارەکە هەموو کارێکە لە ڕووی سیاسیشەوە بە تایبەتی سیاست قورسە بێ چوونە ناو سیاست بەڵام ئێمە بە حکمی خێزانەکەم کۆک ئاماژەم پێکرد خێزانێک بوون هەمیشە هەر لە بدایەتەوە ئەو باوکم و پورەکانم کە هەمووی لەو ڕچکەی گرتە بوو منیش بەڕاستی بۆ شێوازە حەزم ئەکرد لە ناویکەتی نیشتیمانی کوردستانە درێژە بۆ خەباتە بم و کاری لەسەر بکەم و هەنگاوەکانیش هەنگای ڕێکخراوی لە ڕێگەیەکێتی ژنان و هەروە حیزبیشەوە کارم لەسەر کردووە و چەندین پرۆسەی باش کە بەشداریم تیا کردووە بۆیە ئەمە بەڕاستی قورسە ژن بە تایبەتی لە ڕۆ کۆمەڵایەتێکەوە لاوانەیە کۆمەڵە پرسیکە ئەو قورسایەتێک کە بۆ ژن هەیە بۆ پیاوێک نەبێ بەڵام ئەم ڕێچکەشکێنە وای کردووە کە ژنی کەش چاومان لێ بکە کچی کەش چاومان لێ بکە وای لێبێت کە بەڕاستی ئەو هەندێشت ئێستا زۆر ئاسایی بێ لە کۆمەڵگای بە تایبەتی لە ناو حیزبە کۆمەڵە ژن ئێستا کۆمەڵە گەنج کە یەنە ناو پرۆسەکە بەڕاستی جێ دڵخۆشکەرە وای لێ کێستا ژن و پیاو ئەو فەرقی نابێ من بە تایبەتی لە حیزبەکەی خۆمەوە سەیرەکەم کە ئەمە شتێکی باشە بۆ پێویستەکە کە حیزب دائیمەن دەرگا واڵاکە بۆ گەنجان چکە هاتنە پێشەوەی گەنجان بەڵام لە قۆناغ بە قۆناغ بەپێی مەرحەلەکانی پلەبەندی حیزبایەتی زۆر گرنگە ئەم وای لێ کات تۆ کادرەکانی خۆ پێ بگەێنی و لە هەمان کاتیشە ئەو فەرق و جیاوازیە لە بینی ژن و پیاوەکەیانە هێڵی ولا واشی لێ بکەی کە ژنیش هەنگاوەکانی خۆی بنێ بەڵام بەپێی مافەکانی خۆی و بەپێی ئەو حقوق امتیازاتی کە هەیەی لە حیزبەکەیە بۆیە ئێمە لە ئێستاە ڕاستە وەکوێکێتی نیشتیمانی کوردستان ئەو نسبەی کە هەیە لە حیزبا لە سا 20 کە ئەڵێ کەمتر نەبێ
و لە سڵاویستەکەی ئێستا بەڵام لە قۆناغی داهاتووە و لە کۆنگرەی چواری یەکێتی نیشتیمانیە کار بۆکەین کە ژنان ڕێژێکی زیاتر بچنە ناو مەکتەبی سیاسی و سەرکردایەتیەوە بە شێوازە بێت کە بەڕاستی لانی کەم بۆ شێوازە بێت کە بتوانین ڕێژێکی بەرچاو لە ژنان بە حەقی خۆیان بڕۆنە ئەوێ بۆی ئەمە وای لێبێ یەکسانێک و هاوتاوێکی شەبێ لە نێوان ژنان و پیاوانەوە لە ئەمان کاتە هەمان ئەو داواکاریانەیە کە ژنانیش ئێوێ و هەروە مام جەلالیش هەنگاوی جدین بۆ ناوە و ئێمەش بۆ شێوازی ئەو کاری لەسەرەکەین بۆ قاناغەکانی داهاتوومان. سەرەتا هەموو شتێک کێشێتایە و هەموو شتێک باجدانیتایە ئەگەر لە سەرەتایە ئێمە گوێ بدەیتە هەموو قسەیەک ئەوەستیت ناتوانانی بەردەوامی بێ بە قۆناغەکانی ژیان و بۆ تموحاتانی کە هەتە بۆیە ئەگەر تۆ بەردەوام بی وەکو ئاماژەم پێکرد لە سەرەتایشە کە تۆ لەناو چ لە حیزبە چ لە ڕێکخراوە لەو پیشەیەکە ئیکەی ئەگەر بە ڕاست کارەکانی خۆت کرد بە قۆناغەکانی خۆت تێپەڕیت و نەبوویتە هۆکارێ بۆی کە کۆمەڵی قۆناغ تێپەڕی بەبێەوەی ئەو مەرجانەی شتیابێ ئەمە وا لە خەڵکە کات کە قسەت لەسەر نەکەن ئەگەر تۆ بە هەنگاوەکانی خۆت بڕیت بۆیە هەموو شتێک بە تایبەتی چکە قۆناغی یەکەمیشم کاری پارێزەرایەتی مەکرد ئەمزانی چکەی سێوەرەگەم چکەی سێگۆن ناگرم چکە ئەوە ئەوێتە ناسنامەیەک بۆ ئەو کەسێش کە تۆ چ قۆناغێکی ئیشکردنی هەڵبژاردووە بە تایبەتی لە کاری پارێزەرایەتی زۆر قورسە حتا وەرگرتنی هەنێکەی لە محاماتە ئەبێتە لەکەیەک لەسەرە ئەبێتە کێشەیەک بوون بۆیە من جگە لەو کەیسانی کە پەیوەندیدارە بە ژنان و کاری ڕێکخراوەی بۆ کاری پارێزایەتی خۆمەک و محامیەک هەندێک کەیسم وەرناگرت دەخلەکەشی زۆر بە باپارەکەشی زۆر بە بەڵام وەرم ناگرت حسابی هەموو شتێکم ئەکرد لەبەرەوە ئەمە بۆ هیچ کێشەیەک بۆ دروست نەبێ و ئاستەنگانی کە جەنابیش ئاماژە پێکرد نییە تا ڕێگان بەڵام لە حیزبیشە ئاستەنگی هەیە بەڵامە بێت تۆ بەردەوام بی و قۆناغەکانی کە هەتا شان بەشانی پیاوەکرد ئەو پیاوە بیبڕی بۆی کە گرفتیشی لە ناو خێزانەکە شا بۆ دروست نەبێ چکە تۆ کە ئەوەندە لە دەرەوە بی ئەوەندە کاری حیزبیش و ڕێکخراوی و کاری پارێزایەتیش بەڕاستی ئەمە لێکە کە لەوانەیە کەم تەرخەمیەکە بێ بۆ خێزان بۆ پەروەردەی مناڵ بۆیە لەگەڵیشە الحەمدولله تاکو ئێستا وەکو هاوڕێک لەگەڵ مناڵەکانمە وەکو هاوڕێک لەگەڵ هاوسەرەکەم بۆی ئێمە بتوانین چکە ئیش پاڵپشتە چکە ئەگەر تۆ فەرق و جیاوازیەک نەڵی لەگەڵ هاوسەرەکەت کێشە عنی فەرق و جیاوازی نەبێ ئەمە لێکە ئەوش پاڵپشتی تۆ بکەوە تۆش پاڵپشت بی بۆ ئەو بۆ سەرکەوتنەکانی ئەو ئیش بە هەمان شێوە تۆ ئەمە قۆناغەکان چکە چەند بەڕاستی تاقە و توانای خۆت گرنگە و پاڵپشتی حزب گرنگە ئەوە نە پاڵپشتی خێزان گرنگە خێزانیش بە دوو ئاراستە یەکەم خێزانی یەکەم کە باوکو و دایک و خوشکبرایە و خێزانی دومیش کە هاوسەر و ناڵەکانە زۆر گرنگە هاوکاریکردنی ئەوانیش و بەڕاستی من لە ژیانی خۆشمە دووژن زۆر پشتگیریان کردوون کە جی شانازیە بۆ من کێشکافێخان سکرتێری یەکێتی ژنان و هەروە هێرۆخان کە دووژنن بەڕاستی جێ شانازیە کامیشتە پاڵپشت بن بۆ من کە دووژن پاڵپشتی پێکردوون کە شتێکی زۆر هەنشە جێگای فەخر و شانازی بۆ من بۆیە ئەمانە هەمووی کۆمەڵێ شتن کەوای کردو بتوانم بەردەوامی بەخۆم بم و کار لەسەر هەنگاوەکانی داهاتوشکەین بۆی کار لەسەر بکەین ئێمە جگەلەوەی کە ئێمە قۆناغەکان تێپەڕێنین بەڵام چی بکەین بۆ ئەو ژنانەی کە لەگەڵ خۆمانە دەستی ئەو ژنانە و پارێزەرانش گرین کە بتوانین وەکو خۆمان چۆن حەزمان کردو بۆ قۆناغانە بگەینم ئاستا کۆمەڵێ ژنی باش کۆمەڵێ پارێزەری باشیش پێ بگەێنین ئەوەی پێمانە بیدەین بەوانیش ئەو معلوماتانی لامانە بین بۆوان ئەو توانایی کە هەمانە بتوانین ئەوانیش بپەروەردە بکەین بۆی بتوانین کۆمەڵێ خەڵکی باش کۆمەڵێ ئەنی جیلێکی باشی کە هەبێ کە کۆمەڵێ ژنی باشی کە لەگەڵ خۆمانە سەر بخەین بۆ ئێستا بۆ داهاتوو چ لە ڕێکخراو چ لە حیزب چ لە کاری پارێزەرایەتی کە هەمیشە بۆ شێوازە بیرم کردوەوە کارم بۆ شێوازش کردووە. من هیوادارم ژنان کۆڵ نەدەن ئاستەنگی هەیە کۆسبیێتە ڕێگەیان بەڕاستی لە کۆمەڵگەی خۆمانە جیاواز لە کۆمەلگەکانی کە هەنگاوی زۆر باشمان ناوە بەڵام هێشتا لە چاو تمۆحی خۆمان هێشتا کەمە بەڵام ئەبێت تانوتەشەدا وە کێشەی کۆمەڵاتی نیانوەستێنە بەردەوامی پێبن چونکە کە ئەوان وەستان قسەکان بەردەوامیە بێت کێشەکان بەردەوامیە بێت بەڵام بەردەوامیدان بە
ئەو خەباتی خۆیان ئەمە وایکە قسەکان بوەستێ و کێشەکان لەویا ئەو ئاستەنگانی کێتە بەردەمیان ڕای بگرن بۆیە بەردەوام بوون ئەبێتە هۆی بەردەوامی لە سەرکەوتن و ئەبێتە هۆی ڕانەوەستان و هیوادارم ژنان یەکڕیز و یەکدەنگیش بن چونکە کە پاڵپشتی یەکتری بکەن دڵنیا بە کۆمەڵی ئاستەنگیە تۆ ئیبڕیت کۆمەڵی کێشا ئیبڕیت ئەبێتەوەی کە تۆ ڕەفیقەکەت هاوڕێ کچەکەت هاوڕەژنەکەت لە هەموو قۆناغەکانە کە پاڵپشتیت کات کە شتێکی زۆر باشە بە تایبەتی لە کاری حیزبیە زۆر گرنگە لە کاری ڕێکخراوی ژنانە زۆر گرنگە و پاڵپشتیانە بۆی ئێمە بتوانین ئامانجی ڕێکخراوی و ژنان و حیزب و لە هەمان کاتە لە حکوومەت و لە دەسەڵاتەکانی تریشا بتوانین بەدەستی بێنین و کاری بۆ بکەین و ببینە هۆکارێ بۆ ئەو گۆڕانکارانی لە کۆمەلگا بەدیە بە تایبەتی بۆ دەستیانی مافەکانی ژنان. خۆشستان بەرنامەی هەرزاڵ لەرەدا کۆتایی هات تا بێگەشتنەوەمان لە بەرنمەیەکینە بەخواتانە سوێرم خواتان لەگەڵ.